گوێم لێتان نییە. سڵاو چۆنن؟ بەهیوام کە زۆر باش بن. ماوەی نیو کاتژمێرێکە بێ من ئامادەم، بەڵام هیچ قسەم ناکرد، زۆر بە ئاقڵی وەستا بووم، ئاوا بە زمانی ئاماژە قسەمە کرد بۆ ئەوەی کە ئازار بە قورگم نەگەێم، لەبەرەوەی کە تۆزێک ناساغم، لەبەرەوە لێم ببورن ئەگەر ئەمڕۆ نەمتوانی کە گۆرانی خۆشتان بۆ بڵێم. سڵاو چۆنن؟ بەهیوام زۆر باش بن، لەش ساغ بن، دڵخۆش بن. دڵخۆشم کە ئەمڕۆژ بۆ جاری دووهەم لە مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتانە. جا بەرنامەی ژیری و دیاری ئازیزان هەموو شەممە و دووشەممە و چوارشەممەیەک کاتژمێر 4 بۆ 5 لەگەڵتانە بێ بۆ ئەوەی کە ئاستی ژیری هاوڕێکانم تاقی بکەمەوە و دیاریان پێشکەشکەم. جا لە هەر شار و شارۆچکەیەک بن زانی کە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. چۆن؟ کێ ئەزانێت چۆن؟ خۆم پێتان ئەڵێم چۆن. ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 070 460 9999 هەروە 075 849 03 13. سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان مینیسۆ، هەروەها کۆدۆمۆش کە دیاری باشی بۆ هاوڕێکانم ئامادە کردووە. زۆر سپاس بۆ تەواریش. تەوار کێ بوو؟ خۆم بووم. زۆر سپاس بۆ تەواریش کە ئەمڕۆ لەگەڵتانایە بۆ ئەوەی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکە. ئەنجا بەرنامەی ژیری و دیاری کە کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە، کۆمەڵێک بڕگەی جوانمان هەیە بۆ ئەوەی کە ئاستی ژیری هاوڕێکانم تاقی بکەنەوە، بەڵام لە ڕێگەی چەرخێکەوەیە. جاوەرن با چەرخەکەتان پیشان بەم ببینن. ئەمە چەرخەکەمانە کە هاوڕێکەمان پێمانەڵی 1 2 3 پێکەوە بزانین بەختی ئەو هاوڕێمان چییە و چی بۆ دەرەچێ و کام بڕگێ تاقیەکاتەوە و ئەیباتەوە و براوە ئەبێت و دیارەکەی چییە و جا بۆیە ئەڕۆمە لای پەیوەندەکانی ئەمڕۆمان. جا ئازیزان، پێشەوەی کە هاوڕێکانم وەربگرم حەزم کرد پێتان بڵێم بچکۆلە و نازدار و جوانی پشیلە بچکۆلانەکە. چاپڵێکم بۆ لێبن. ئەوە هاوڕێیان بەدزدی ستافۆ گۆرانی مود لەبەر کە ناڵن گۆرانی بڵم چونکە سەوتم باش نییە. ئەنجا خێرا با بگەڕێنەوە بزانین کێمان لەگەڵە. لیا کاک بنار ئەو گۆرانەکە من بود. لیا باشی جادەتەوار. جۆنی لیا گیان ئەم کاتەوە باش؟ ئەم کاتێ تۆش باش جادەتەوار. قوربانێ بم. تەن و باس ماڵەوەتان جۆنن خۆ چۆنی؟ ئەلحەمدولیلا باشم. یاخوا باش بن. پێم بڵێ لەکوێ لەگەڵمانای؟ کەلار. لە کەلارەوە لیامان لەگەڵایە. خۆشحاڵین. ڕێز و سڵاو و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو هاوڕێیانمان لە کەلار. لیا یەکەم پەیوەندی ئەمڕۆمانی جا بە هیوام کە براوە بی، بەڵام سەرەتا با بزانین کام بڕگەیت بۆ دەرەچێ. دەست پێ بکەین؟ بەڵێ. کاتە با پێکەوە بڵێین 1 2 3. لیا ئەیبینی چیت بۆ دەرچوو؟ هێشتا ناتوانێت سەر شاشە. لە ڕەنگی جلەکەی منە و نووسراوە بە دڵی خۆت. ئەنجا پێمان بڵێ بە دڵی خۆت حەزەکەی کام بڕگەیە تاقیکەیتەوە. زۆر نزیک نییە لە ڕەنگەکەی منەوە؟ هاوڕێن پەمەی مۆر. دۆزینەوەی بووکەڵەکانمان هەیە. باشە ژمارەکەمان هەیە بیرکاری و
لەگەڵیشیە لە ڕێگەی شاشەکەمانەوە دۆزینەوەی جیاوازیەکانمان هەیە. واتە لە ڕێگەی شاشەکەمانەوە دوو یاری هەیە، دۆزینەوەی جیاوازیەکان لەگەڵ دۆزینەوەی ژمارەکان بیرکاری و بووکەڵەکانیشمان هەیە. پۆلەکانیشمان هەیە بیرمان نەچێ. پۆلەکانمان هەیە، پرسیاری گشتیمان هەیە. جیاوازی بۆ کامە؟ جیاوازیەکان. دۆزینەوەی جیاوازیەکان واتە لە ڕێگەی وێنەوە. بەڵێ. باشە دەی. پێشەوەی بڕۆینە لای دۆزینەوەی جیاوازیەکان هیچمان پێشکەشەکەی؟ بەڵێ. چیمان پێشکەشەکەی؟ هەوراکان گیان گیان دەستم بگرە بێمەبان بۆ قارچک و دۆڵمەڵان بۆ چنینی گوڵی جان جلەکانم دەرناکەم لە تەک کەسا شەڕ ناکەم بارانە بارانە باران هاوڕێی گشتمانە. ترسا ما بزانین بەڕاستی بارانە هەر بژیت. دەست خۆش کا چەپڵەکانتان هاوڕێن گەمەنە هەر بژیت لیا. لیا بەڵێ داتەوە. ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ. کاتا من و لیا پێکەوە دەست ئەەکەین بە دۆزینەوەی جیاوازیەکان و ئێوەش لە ماڵەوە هاوکاریمان بکەن. 1 2 3. زۆر باشە، وێنەکەمان زۆر جوانە. دەستخۆش با دەست پێ بکەین. جارە ناتۆتە سەر شاشە. باشە چاوەڕێکەین تایەتە سەر شاش. ئەی بینیت؟ بەڵێ. باشە. هیچ جیاوازیەکە نەدۆزیەوە؟ لای خانووەکەوە 3 پوشە بەڵام ئەوە 2 پوشی دیارە. هەر بژیت 1. سەری کوڕەکەکە پێڵاوەکانی هەر بژی 2. خانووەکە پەنجەرەی هەیە بەڵام ئەمە کەیتر پەنجەرەی نییە. هەر بژیت ئەوە 3. چیتر؟ داتەوە یارمەتیم بە. منی جواب بەخوا سێرەکەم. مەڕەکەی تیکانبەری کردێتە ئەم لاوە ئەوەی تیکانبەری کردێتە ئەو داوە. چەند زیرەکی ئەوە 4. بزانم ئەتوانین بیگەێنینە 5 یان 4ەکە هەژمار بکەین. ئادەی بزانین چیترە دۆزینەوە. هاوڕێیان کاتمان ماوە؟ کاتمان بۆ دیاری کرایان کاتمان وانەما بەڵام 4 جیاوازی بۆ دۆزیوینەتەوە. زۆر باش بوو. کەواتە با پێکەوە چەپڵەیەکی بەهێز بۆ لیا لێبێ. هەر بژی لیاگیان خواد لەگەڵ پیرۆز بێ. خواد لەگەڵ داتەوە. قوربانە بم خواد لەگەڵ ڕۆژێکی خۆش. خوا حافیز. با بزانین کەی ترمان لەگەڵ لایە و منیش بچم بۆ لای چەرخەکە. کێ ئەزانێت چەرخەکە لە دەسە ڕاست مایان لە دەسە چەپ؟ منە بێ بڕۆم بەلای دەسە ڕاست یانە بێ بڕۆم بەلای دەسە چەپ؟ ئافرین زۆر باشە کاتە با بڕۆین. کێمان لەگەڵایە؟ پەریسا. با بزانین پەریسا چۆنە؟ پەریسا ناوگەی خۆشە. پەریسا چۆنی پەریسام کاتەوە باش؟ یەخوا باش بی. ئەتوانی لە مۆبایلەکە تۆ قسەم لەگەڵ کەی دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەیت؟ زۆر باشە بۆی کە من بە باشی گوێم لە تۆ بێ. لەکێوە لەگەڵمانای؟ لە تاسڵوجەوە؟ دەنگت تۆزێ کزە ئەتوانی سەوتت تۆزێ بەرزکەیتەوە؟ لە سلێمانی. خۆشحاڵین. زۆر باشە. پەریسا
بەڵێ بینەری بەرنامەی ژیری و دیاریت؟ بەڵێ باشە پێم بڵێ پێشەوەی کە بێ بە کاتژمێر 4 حسابت کرده بوو کە کەی ئەبێ بە 4 بۆ ئەوەی بەرنامەی ژیری و دیاری دەست پێ بکات و تۆ پەیوەندیکەی؟ بەڵێ دڵخۆش بووم جا لە کۆتایە پەیوەندیەکە دووەرگیرا و لەگەڵمانە بووی. جا با بزانین ئەتوانی براوەش بی؟ دەست پێ بکەین؟ دەست پێ بکەین؟ دەست پێکەین پەریسا. 1 2 3 چیمان بۆ دەرچوون؟ بەڵێ 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 دووبارە بە دڵی خۆت پێت خۆشە بە دڵی خۆت چی یاریەک بکەی لەگەڵمانە؟ چاوشارکێم، هەڵماتێن، پەتپەتێن، کڵاو کڵاوێنە. پەریسا بەڵێ کۆمەڵێک یاریمان هەیە لە بەرنامەی ژیری و دیاری ئەتوانی هەڵبژاردن کەی باشە لە بەرەوەی کە بە دڵی خۆتت بۆ دەرچووە. پرسیارە گشتەکانمان هەیە، پرسیاری گشتیمان هەیە، پرسیاری پۆلەکانمان هەیە. باشە لە ڕێگەی شاشەکەمانەوە دۆزینەوەی جیاوازەکانمان هەیە، ژمارەکانمان هەیە بیرکاری، هەروەها دۆزینەوەی بووکەڵەکانیشمان هەیە لێرە. بیرکاری؟ بەڵێ بیرکاری با بیرکەینەوە بەیەکەوە. باشە بیرکاری هەڵەبژێرین بەڵام پێشەوەی کە بیرکاری هەڵبژێرین پێم خۆشە کە گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ. بەڵێ پەریسا بەڵێ گۆرانیەکی خۆشە زانی؟ بەڵێ ئادی گۆرانێکی خۆشم پێشکەشکە. مەتەڵی جەتوانی کۆرۆنایە هەر بژیت پەریسا یەک چەپڵی بەهێز هاوڕێی پاک چەپڵەکانیە چەپڵەکانتان لەگەڵ منانیە بە دڵم نییە. با بڕۆینە لای بیرکاری و ژمارەیەکمان پیشان بن. 1 2 3 1 2 3 ژمارەیەکی ئاسان هەستەکەم تەمەنی کەمە. باشە 3 کۆی 9 ئەکاتە چەند؟ بە پەنجەکانت حسابی کە بیژمێرە. 12 چەند؟ 12 بەڵێ با بزانین 12 ڕاستە؟ ڕاستە بەڵێ هەر بژی پەریسا خوات لەگەڵ. بەڵێ خافیز خافیز خافیز. بەڵێ ئازیزان ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بن نەتوانم پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 406 99 هەروە 0 849 03 13. سپاس بۆ مینیسۆ کە دیاری باشی بۆ هاوڕێکانم ئامادە کردووە. ئێوەش کاتێک سەردانیانەکەن لە فامیلی مۆڵ یاخود ماجدی مۆڵ ئەتوانن کە ناوی هاوڕێ نزیکەکەم بڵێن ئەویش کە ناوی زیتەڵەیە بۆ ئەوەی کە لە 100 داشکاندن وەربگرن بەهۆی بەرنامەی ژیری و دیاری و ماوەی مناڵانی کورساتەوە. و سپاس بۆ کۆدۆمۆش کە ئەویش بە هەمان شێوە دیاری باشی بۆ هاوڕێکانم ئامادە کردووە. کۆدۆمۆ باشترین بەرهەم بۆ من و تۆ. بابزین کێمان لەگەڵان ڕاهۆس
ڕاهۆس بەڵێ چۆنی باشم یاخوا باش بی لەکوێ لەگەڵمانای سلێمانی لە سلێمانیەوە خۆشحاڵین چەند ساڵی 9 ساڵی تەمەند درێژ بی باشە ژمارە چەند و چەند ئەکاتە 9 بەڵێ ژمارە چەند کۆی کەیتەوە ئەکاتە 9 لەگەڵ ژماری 8 ئافرین باشە بابزانم بە هەمان شێوە ئەو پرسیارەی کە بۆ دەرەچێ ئەتوانی کە وەڵامی ڕاستمان پێ بڵێ بەڵێ باش حەزەکەی بە دڵی خۆت بۆ دەرچێتۆش بەڵێ ئەو کاتە چیاڵە بژێری بیرکاری تۆش بیرکاری باشە بابزانین چیمان بۆ دەرەچێ 1 2 3 بە دڵی خۆتە وایە بەڵێ زۆر باشە کەواتە بیرکارەکە ناگۆڕی ناگۆڕم نایگۆڕین باشە بابزانین پرسیارەکەمان چییە تۆ بڵێ 8 کۆی 1 بێ بەڵێ بابزانین پرسیارەکەمان چییە با بڵێین 1 2 3 و پرسیارەکەمان بێتە سەر شاشە 1 لەگەڵ ما بیڵێ 2 3 باشە ژمارە 12 کەم 8 هەر 8 تیا بوو منەیزانم من بڵێم 4 بەڵێ 4 دڵنیایت بەڵێ بابزانین ڕاستە هەر بژی داوڕێ جوانەکەم خوارد لەگەڵ خوافیز پیرۆزێ بێ زۆر باشە گۆرانکی خۆشتان بۆ بڵێم نا بابزانین کێمان لەگەڵا ئەو هاوڕێمان کە ئێستا لەگەڵمان نابێت بە گۆرانکی خۆشمان بۆ بڵێ دیمامان لەگەڵا دیمە سەسێرەکەین دیما گۆرانی نازانێ دیمە بەڵێ چۆنی باشم سواتە چۆنی یاخوا باش بی منیش باشم تۆ چۆنی دڵ و باس ڕۆژەکە و چۆن بوو باش بووم یاخوا هەر باش بێ لەکوێ لەگەڵمانای سلێمانی لە سلێمانیەوە خۆشحاڵین لە چ گەڕێکێکن دیمە ئیبراهیم پاشا خۆشحاڵین زۆر پێم بڵێ ڕۆژانە چیەکەیت سەرقاڵی چیت وەڵاهی بە دایی ڕۆژانش هەموو شەمە و شەم و شەشەمەیەکیش سێری بەرنامەی ژیر و دیاری ئەکەین چاوەڕێ بووم وا بڵیت با چەپڵێکی بەهێز لێبێن بۆ دیمە کوا چەپڵەکانتان زۆر باشە هاوڕێ جوانەکەم دڵخۆشم کە لەگەڵمانای ئەمڕۆ بە هیوام کە براوە بیت و ئێمەش دیارەیەکی جوانم پێشکەشکەین ئینشاءڵڵا اینجا تۆ بڵێ دووبارە بە دڵی خۆتمان بۆ دەرچێ بابزانین چیە بێ کاتە با بڵێین 1 2 نەبوو هاوڕێ ئەم جارە 1 2 3 وابزانم لە نێوانیان ئاوەستاوە دووبارە بێ بە دڵی خۆی هاوڕێکەم لەگەڵمان نەماوی پێمان بڵێ پێت خۆشە کە دۆزینەوەی بووکەڵەکان هەڵبژێری یان بە دڵی خۆت
بەدڵی خۆت باشە بە دڵی خۆت چی هەڵەبژێری بیکاری وایە وا بەڕاز وایە وا کەواتە دووبارە ئەڕۆژنەوە لای بیرکاری بمزانیایە هەر لە دەستپێکەوە لێرە ئەوەسام هەتا کۆتایی باشە زۆر چاکە کەواتە با پێکەوە بڵێین 1 2 3 ژمارە 4 خۆیکەیتەوە لەگەڵ 8 چەنەکات وانزە دڵنیایت باڵێ بابزانین ڕاستە باڵێ هەرژین هەربژیت خوات لەگەڵ بەڵێ عزیزانم تا ئێستا هەموو هاوڕەکانم بە دڵی خۆیان بیرکاریان هەڵژاردو بە دڵی خۆیان براوە بوون وەی هاوڕان زۆر هیراک بووم ئەتوان بڕۆینە لای ناوبڕێک ئەتوان بە دڵی خۆم بڕۆمە لای ناوبڕێک بە دڵی خۆمان ئێمە ژەڕێنە لای ناوبڕێک دواتر بە دڵی ئێوە گەڕێنەوە بۆ لاتان کوا چەپڵەکانتان ئەی من گەڕامەوە سڵاو ئازیزان دووبارە بە دڵی خۆمان هاتینەوە بۆلاتان بە هیوان کە زۆر زۆر باش بن بەردەوامین بەرنامەی ژیری و دیاری هەموو شەممە و دوو شەممە و چوارشەممەیەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاتژمێر 4 بۆ 5 لەگەڵتان نابێ جایەوەش لە هەر شارۆچکەیەک بن ئەتوانن کە پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 1970 460 99 هەروە 1951 849 03 13 بابزانین کێمان لەگەڵە نمەی بارانمان لەگەڵە نما باڵێ چۆنی باشی یاخوا باش بی من باشم تۆ چۆنی بەڵام تۆ باشی منیش باشم بەڵای ڕاستی پێ بڵێم تۆزێک ناساغم زۆر باش نیم بەس بە هیوام کە ئێوە باش بن ڕەحمەت لێ بکە چۆن؟ خی گەورە ڕەحمەت لێ بکە بە قوربانە بم ئامین ئیشەڵا دوعام بۆ بکەن بازوو باش بم ئینشەڵا باشە بیتەوە قوربانە بم ئەجا پێم بڵێ نما یان نما زۆر باشە نما لەکێوە لەگەڵمانای لە کەلارەوە لە کەلارەوە لەگەڵمانایە نما خۆشحاڵین خێزانەکە و چۆنن وەڵا زۆر باشن یاخوا باش بن ئیسە سڵاویان لێ یەکەم بەشکم بگاتە کەلار عەلەیکم وەسەلام گەشت زۆر باشە نما چەند ساڵی من 9 ساڵی تەمەەن درێژ بی نما لەگەڵ تۆشدا قوربانە بم پێشتر هاوڕی بەرنامە بوو یاخود یەکەم جارەکە پەیوەندیمان پێواکەی هەرچی ئەیکەم وەری ناگرم بەڕاستە کەواتە ئەمڕۆ لە کۆتایی یاتوانیتە پەیوەندەکەت وەربگری بەڵێ زۆر خۆشحاڵم بە هیوام کە براوە بی بۆ ئەوی کە دیارێکی جوانن بۆ بنێرین ئیشەڵا تۆ بڵێ بە دڵی خۆمان بۆ دەرچێ ئیشەڵا حەزەکەیت با بڵێین 1 2 نما بڵێ 3 ببورن بابزانین دیاریمان بۆ دەرچوو پیرۆزە پیرۆزە و ڕێجوانەکەمان بابزانین کەیترمان لەگەڵا
یانوشمان لەگەڵایە لە دوای ناوبڕێکی زۆر کورت ئەگەڕێنەوە بۆ لای یانوش. دووبارە سڵاوتان لێبێ بابزانین کێمان لەگەڵا. یانوشمان لەگەڵا زۆر بەپەلا ئەڕۆینە لای چرخەکەمان. یانوش بەداخەوە پەیوەندەکەی داخراوەتەوە ئەڕۆینە لای سڵاو تۆنی باشم ئارین ئەم کاتەوە باش ژیانی باش لەکوێوە لەگەڵمانای لە چەمچەماڵەوە لە چەمچەماڵەوە ئارین کۆتا پەیوەندیەکە ئەمڕۆ لەگەڵمانایە ببورن کە تۆزێک ناساغم بۆیە ئەمڕۆ بەرنامەکەمان زوو کۆتایی پێهێنین. خێرا با چرخەکە بخولێنینەوە و پێکەوە بڵێن 1 2 3. بە قسەی کردم دیاریمان بۆ دەرچوو ئەرویژی پیرۆزە هاوڕێ جوانەکەمان خوات لەگەڵ. ئازیزانی من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم بە هیوام کە شەممە بتوانم بە لەش ساغی لەگەڵتانە بمەوە و بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم. بەرنامەی ژیری و دیاری هەموو شەممە و دوو شەممە و چوارشەممەیە کاتژمێر 4 بۆ 5 لەگەڵتانە بێ لە ڕێگەی شاشە ڕەنگینەکەی کورساتەوە. سپاس بۆ سپۆنسەرەکانمان مینیسۆ هەروەها کۆدۆمۆ. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. تا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ.